شادان خان ناوی 5 ئەکتەری ژنم بۆ بژمێرە ئەکتەری کوردەڵێم. سەرتۆپی هەمویان مامۆستای بەڕێز بەدی عەدالتاش، گەزیزە عومەر، خەرمان هیرانی، تەلار هیرانی، ژیانی براهیم. کێ ڕۆڵی سەرەکی جەنابی موفەتیشی دەبینی؟ لە تەمسیلی جەنابی موفەتیش باوکشمی تیا بوو، لە جەنابی موفەتیشە مامۆستا عەبدولی حەمەدجوان کە جەنابی موفەتیش بوو. فیلمی نێرگس بووکی کوردستانە بە ڕێزیشتان ڕۆڵتان تیا بینیوە، ئایا ئەزانی کێ مۆسیقاکەی بۆ کردووە، میوزیکەکەی بۆ دانابێ؟ لەو بڕوایم مامۆستا سەرحە ڕەوفە. شادان خان یەکەم کاری کاک شەماڵت بیرە چی بوو؟ پێم وابێ لە پێشتری شاباسی کرد. یەکەم کاری شەماڵ ئەو باسی هەملەتی کرد، بەس ئەو کاتە من ئێمەکتریمان ناناسی. یەکەم کاری شەماڵ کە بیرم بێ شەوکەت ناگەڕێتەوە لەسەر شای. باشە چی وشەیە کاک شەماڵ زۆر دووبارەیە کاتەوە، وشەیەک یا خۆت ڕستەیەک زۆر دووبارەیە کاتەوە لە کاتی قسەکردنیان؟ زۆر کە زۆر بەکارێنی کاڵێ دوای ئەوە فڵان شت، ینی وشە نییە، ینی دەنگێکە، ئەوە زۆر بەکارهێنێ. ئۆکێ باشە. شادان خان کێ وەستایە؟ هەمیشە شەماڵ وەستا بوو. ئەمە لێرە من بۆم داناوی گۆرانی کێ وەستایەکە بڵێ. شەماڵ بەگەڵ بێڵێ منی چەپڵی بۆ لێم هەچەنە گۆرانیەکە نە هەر شەپڵە نا هەردووکان مادام وە کاک شەماڵگیانە بێ تا ئێستا نازانین نمرەکان لای بەڕێستان چەنە بۆ شادان خان وەریگرتووە، بەڵام کێ وەستایە بێ زەحمەت کێ وەستایە بۆمان بڵێن. وڵاهی گۆرانەکەم من ئەگەر بڵم بە تەواوی لەبەرم نییە، چونکە یەکەم گۆرانی من نییە، خۆشەویستەکەم بڵێن هاوڕێی خۆشەویستم عەدنان کەریمە هەنی کاک سەلاح ڕەوفە، بەڵام هینە کاک عەدنان و پەیمان خان و توێنە. بەڵێ کێ وەستایە کێ وەستایە کێ بازری کێ وەستایە کێ وەستایە کێ بازنی ئاڵتۆنینی لەدەستایە لەدەستایە کێ زەرکی نەبەردیوی لەمەستایە لەمەستایە دەست خۆش زەنگتان خۆش بێ. ئەخیرا نوێتی پێمانوت شعرەزانم شعرم لەبەرە، من زیاتر حەزم لە خوێندنەوەی شعر زۆر زۆر، بۆیە توانم زۆر جار شەماڵ گۆرانەکان ناڵێم من لەژێرەوە کە بچین لە دانیشتنا بێ لە کۆبوونەوە بێ لەگەڵ برادران دانیشە حەزەکەن شەماڵ گۆرانەکان بڵێ ئەو دەنگە خۆشەکەی هەیە و منی شعرەکان زۆر جار ئەگەر کەلیماتی برچێ بیدێخەمەوە. زۆر چاکە خوا لە یەکتان نەکە. شادان خان 5 کاری کاک شەماڵ بژمێرە بەناو کە ڕۆڵی سەرەکی بۆ نمونەت بینی بێ. لە فیلمە هەلۆ هۆڵەند، لە درامای دواشە و دەوری هینە بینی باوکێ بینی باوکێ بینی لە وڵا زۆریشە ئەمە چەندەموت ئێمە هێشتا دوانەوەتوە چی زۆرە من ئەڵێم داوای 5م کردووە ڕاستەکە لە یاخە شخصیەتەکانت بێسە لە دەوری حەمەدۆکە دەوری ناخۆناڵە چ دەورێکی بینی لە پێش دەورم حەمەدۆک دواشە و
لەگەڵ خانەکەی حاجیاغا لەگەڵ ئاکامی نهێنیەکان ئێستا گۆرانەکەی دوت ئەوەیان ژیان دەوری نەبینی بەس گۆرانەکەی ئەو بووە نە ئەوەی ئەڵێم بۆیە بۆ هاوکاری پێموتی وەڵم ئێستا گۆرانەکەی دوت گوڵاڵ باشە کاک شەماڵ سەرەی بەڕێستانە نازام چەندی هێنا شادان خان وڵی لێشتا غەڵەتی کرد ئەوانتری مەزبوط بوو یەکەم جار چ ئیشێکی منی دیوە لە چ ئیشەکە منی دیوە هەمووتی شەوکەت ناگەڕێتەوە شەوکەت ناگەڕێتەوە طبعاً ئەم بەو ڕوانگەی ڕەنگە تێگەش پێ ئیشەکەی منە لە چکە دەرهێنانی من بوو بەڵام من و شادان پێکەوە کارێکمان کرد کە لە بە هیچ جۆرێک باسی نەکراوە تا ئێستا هیچ مەموزین بوو تەسویر نەکرا ئەوەڵ جاریش من و شادان بەیەکەوە کارەکەین من دۆری مەمەبینی ئەو دەوری زیینێ بینی بەڵام موافقەتی بۆ نەکرا هەموو شتێکی تاوا بوو جلوبەر مۆسیقا هەمووی حتا گۆرانی قژزەر کە لە تەلەڤیزیۆنی کەرکووک دواتر تۆمارکرا هی ئەو ئیشە بوو هەموو شتێکی تاوا بوو بە مۆسیقا و بە هەموو شتێکەوە بەڵام ساڵی 76 بەڵێ ساڵی 76 ساڵی 77 و یەکەم جار بەیەکەوە کارمان کرد بەڵام بەداخەوە کارە ڕێگەی پێ نەدرا لایەن دەسەڵاتەوە بۆی تۆمار لە خراجی هاوڕێم کە نەوزاد مەجید ئخراجێ کرد من دەوری مەمەبینی شادان دووری زیینێ بینی زۆربەی هونەرمەندانی تیا بوو یعنی کاک عەبدولی حەمەدجوان بەڕەحمەت بێ کاک ئاخری کاک فواد هەموو زۆربەیان